ماکی سەردەی خۆمان یعنی داوای چی دەکەین داوای دەرماڵی خۆمان دەکەین زادەکانی زادەمان کردووە داوای ماکی ڕای خۆمان دەکەین حکومەت ئەسڵ کڕ و کوێرە دەستی هێلاقی مانای چیە حکومەت هیچ قسەیەک ناکە هیچ دەنگێکی وەزیری خوێنی باڵا هەر زۆر بێدەنگە و پێڕێزی لە سلێمانی بەرامبەر بە خوێندکاران کرا ئەوەی لە هەولێر کرا بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بتوانم ئەوە بڵێم کە بەشێکی زۆر لەو مامۆستانە کە ئێستاش خوێندنیان تەواو کردووە کە ئەو کاتە گەر دەرماڵە نەبووە بۆ ئەوان لەوانێ نەیانتوانی بە خوێندنەکەیان تەواو بکەن کە ئەوە قسەی ڕێگێکی لە مامۆستاکانی خۆمان بوو کە ئەو قسەی کرد بەڵام مامۆستاکان لە کوێن هیچیان نەهاتوون لە کاتێک دەزانن باردۆخی تەڵەبە لە چدایە لە کاتێکدا من لە ژوور و دەرس بە تەڵەبە بڵێم تەڵەبەت خەیاڵی لە لای دەرس نییە خەیاڵی لە لای ئەوەیە بزانێ چۆن کارتێکی مۆبایل بکرێت چۆن بڕواتەوە ماڵەوە لە کافتریا چی بخوا ئەوانە مەعاناتی تەڵەبن ئەوانە داواکاری تەڵەبن قوتابیەکان لەو گرفتەدان بەڵام چییە هەتا ئێستا ئێمە هەر لێرەین هەتا ئێستا داواکاریەکان نەگەشتێتە جێی خۆیان بەڵام لێرە بەردەوام دەبین بە دڵنیاییەوە هەتاوەکو بە هەموو داواکاریەکانیان دەگەن